نقطەیەکی تردیسان لەوەی کە ئیسلام ئاراستەمانەکە و خاڵێکی سەرەکیە ئەویش ئەوەیە کە ئەبێت لەمە تێبگەین گۆڕانکاری و پێشبرد لە ڕێساکانی گردون و ژیانن نابێ وابزانین کە ئەبێت لە یەک حاڵەتا بمێنینەوە ئەبێت دائیمە گۆڕانکاری بەسەر خۆمان نەبێنین پێداچوونەوەمان هەبێ بۆی و هەروەها عەقڵمان پێی بشکێت کە تەتەورات بڕوێت ئەم تەتەورە لەگەڵیا بتوانین هەنگاو هەڵێنین چونکە خوای پەروەردگار باسی تەتەور و گۆڕانکاری و ئەمانەی وا کردو کە ڕێسایەکن لە ڕێساکانی گردون يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن فبأي آلاء ربكما تكذبان هەموو ڕۆژێک نوێخوازیەک لەم گردونەیە هەموو ڕۆژێک شتێکی نوێ هەیە لە کۆمەڵگەکەشە بە هەمان شێوەیە بۆیە ئیسلام ئەو ڕێسا و ڕێبازەی کە هێناوێتی لە عەقیدە و عیبادەت و شەریعەتە وای هێناوەتەوە کە بگونجێ لەگەڵ هەموو هەڵسوکەوتێکە لەگەڵ هەموو گۆڕانکاریەکە کە بەپێی ئەم قورئان و سونەتە ئەکرێت